ئەی چۆن بین بە دوا پلە و مەنسەب و شۆڕەتی دنیادا ڕامەکە و خراپەکاریش مەبە چاکەکار بە ئەو کاتە خوا بەرزت دەکاتەوە بەڵام جیا لەو بەرزبوونەوەی بەهۆی پلە و مەنسەبێکەوە دەستت دەکەوێت بەرزبوونەوەی پۆست چێ براکەم بڕیارێک دەرچوو فلانی کوڕی فلان کرا بە وەزیر باش دوو ڕۆژی ترکە لەو پۆستەکە هاتە خوارەوە چێ دەیناسێت تا دوێنێ ئەم هەموو خەڵکە تەلەفۆن بۆ کردن و مواجهەکردن و تەمەناکردن پێی بگەیت و بەس پۆستەکەی لێستاندراوە کەس نایناسی کەواتە بەرزبوونەوەیەکی کاتی دنیاییە بەهۆی شتێکەوە بەهۆی خۆتەوە نییە بەهۆی پۆستەکەتەوە تۆ بەرزی هەوڵدە خۆت بەرزبی خۆت پلت بەرز بێ خۆت جا فەڕاشێک بی هەر بەرزی لای خەڵک کرێکارێک بی هەر بەرزی لای خەڵک دوکاندارێک بی هەر بەرز بی لای خەڵک تەندروست و دەوڵەمەند بی هەر بەرزی لای خەڵک فەقیریش بکەویت و نەخۆشیش بی هەر بەرزی لای خەڵک بۆ خاوەنی ئیمان بە خاوەنی ئەخلاق بە خاوەنی چاکەکاری بە لەگەڵ خەڵک خاوەنی دڵێکی سەلیم بە خاوەنی زمانێکی پاک بە بەرامبەر خەڵک ئاوا بە تۆ خۆت بەرزیت با هیچ پۆستیشت نەبێت تۆ بەرزیت و پلەشت لای خوا بەرزە پلەشت لای خوا بەرزە بەڵام بەخوا کە خۆت بەرز نەبیت صفاتت بەرز نەبێ بەخوا نەک بتکەنە وەزیر بتکەنە ڕئیس وزەرا و بتکەنە ڕئیس جمهوری و نازانم چی خەڵک کە ڕێزت لێ دەگرێت بەخوا ڕێزی کورسیەکەت دەگرن ڕێزی خۆت نییە یا لە ترسانە یا لەبەر پارەیە هی خۆت نییە